ئێمە وەکو قوتابخانەکانی عشق و نیلۆبەر بە تایبەتی قوتابخانەکانی عشقی برایەتی بنەڕەتی، عشقی گوڵانی بنەڕەتی، عشقی ڕۆناکی بنەڕەتی ساڵانە هەڵدەستین بەکردنەوەی خول بۆ قوتابی عازیزەکان لە بوارە جیاوازەکاندا وەرزشی و زانستی. ئامانج لەکردنەوەی ئەم خولانە زیاتر ڕاساندنی قوتابیان بەو خولانە کە دەکرێتەوە دوو پەرەپێدان بۆ بەهرەیە کە هەیتیان لەلایەنی پەروەردەی و لەلایەنی معنەوی. داکوباق قوتابیان خۆشبەختانە ساڵانە دێن بەشدار دەبن کە سوودێکی زۆر ڕێدەبینن، ڕێژەیەکی باش قوتابی بەشدارە. ئەمەش وەکو مامۆستا لە قوتابخانە لە پۆل جیاوازی دەبینی لەوان ئەو قوتابیانەی کە بەشدارن لە خولەکان ئەوانەی بەشدار نین توانانەکانیان زیاتر بەرەو پێشچووە، تەنانەت لایەنی پەروەردیشەوە جیاوازەیەکی زۆریان هەیە لەگەڵ قوتابیەکانی دی. هیوادارین بتوانین ئەو قوتابیانەی کە بەهرەیان هەیە و توانایان هەیە لەو بوارانەدا گەشیان پێ بدەین لە بۆ داهاتوو بتانن خۆیان تێدا ببینەوە.